بیری زەمانڵار شکرۆڤە خاکی تاڵ چیرۆکێکی ئاشقانە و ئازارەکانی زولەیخا درامای تورکی خاکی تاڵ یاخود ڕۆژێک لە ڕۆژان لە چکرۆڤە یەکێکە لە بەهێزترین چیرۆکەکانی درامای تورکی خاوەن بینەرێکی زۆرە و هەرێک لە ئەکتەران هیلال ئالتنبەلێک و مراد ئانالمش و ئوگور گونێش و ڤاهیدا پێرچین ڕۆلی سەرەکی تێدا دەبینن. ئەم درامایە باز لە چیرۆکێکی خۆشەویستی دەکات لە ساڵانی هەفتاکان، بەڵام بەهۆی چەندین گرفت دەست درێژیەوە ئەو دوو ئاشقا ناچار دەبن هەڵبێن و ناسنامەیان بگۆڕن، بەڵام دادەبڕێن دواتر تۆڵەی عەشقێک دەست پێ دەکات. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. زۆر سوپاس لە بۆ ڕەخنەوە پێشنیارەکانتان، واروەها هیوادارین پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەن، لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن، واروەها زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تو یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. تەواوی زانیاریەکان لەسەر ئەکتەرانی خاکی تاڵ. زولەیخا ئەکتەری سەرەکی درامای خاکی تاڵە و توانێتی ناوبانگێکی ئێکزا زۆر بەدەست بێنێ. ناوی ڕاستەقینەی خۆی هیلال ئالتنبەلێکە. لە ساڵی 1991 لەدایک بووە وە کۆچبەری ئەلبانینە لە ئاسڵدا، بەڵام لە باو باپیرانیانەوە لە ئیزمیر لە تورکیا نیشتەجێ بوونە. هیلال هە لە تەمەنی منداڵیەوە حەزی بەکاری نەواندن کردووە، بەڵام بەشدار دەبێتن لە پرۆسەی شاجوانی تورکیا ساڵی 2009 ئەلێوێندەر پلەیەکی باش بەدەست دەهێنێتن، بەڵام ناتوانێت بگاتە قۆناغی یەکەم و دووەم و سێەم، لە پێنجەمدا دەمینێتەوە. بۆیە ئەمەش دەستکەوتێکی باشە لە نێوان هەزاران کەسدا بتوانی پلەی پێنجەم بەدەست بهێنی. و لە ساڵی 2009دا دەستی بەکاری ئەکتەری کردووە و چۆتە کۆلێژ لە ئەستانبۆڵ خوێندوێتی بۆ کاری ئەکتەری بۆ چەندی پرۆسیسی بەڕێ کردوتاوەکو بووە بەو ئەکتەرێ ئەمڕۆکە. وەروها پێشەوەی بەشداری لە درامای خاکی تاڵ بکە، بەشداری کردووە لە درامای گوڵی ڕەش و لەوێ یەکەمین کاری بوو کە دەرکەوت وەکو ئەکتەری سەرەکی. زۆر ناوبانگێکی باشی بەدوای خۆدا هێنا. واروها ئێستا زولەیخا کارەکتەری ئەو ئافرەتت دەجێڕێتەوە کە لەگەڵ خۆشەویستەکەی ڕادەکەن و خۆیان دەشانەوە دەچێ شوێنێک ناسنامی خۆیان دەگۆڕن و بۆ ئەوەی کەس نیان ناسێتەوە، بەڵام لە کۆتاییدا کارەکەیان ئاشکرا دەبێت لەگەڵ خۆشەویستەکەی تووشی کێشە دەبن. واروها ئێستاکەش لە پێناو خۆشەویستەکەی دەجەنجێتە. دەمیری درامای خاکی تاڵ کێیە؟ مراد ئۆناڵمشە، ئەکتەری سەرەکی درامای خاکی تاڵە، ناسراوە بە دەمیر کە لەسەر شاشای کوردماکس پەخش دەکرێت. لە داگبووی ساڵی 1970 ڕۆلی سەرەکی لە چەندین دراما بینیوە وە خاوەنی بینەرێکی زۆرە لە ئێستادا. لە ساڵی 2003ەوە دەستی بە نواندن کردووە لە چەند کارێک. لە ڕابردوودا لە ساڵی 2011 ژیانی هاوسەرگیری لەگەڵ خانمە ئەکتەر هاوڵی شاجوان 2004 تورکیا بەردیا ئەکاڵای پێک دەهێنێت، بەڵام دوای چەند ساڵێک پەیوەندیەکەیان تێک دەچێت وە جیا دەبنەوە. پاشان لە لێدوانێکدا بۆ میدیاکان مراد دەڵێتن من نازانم مرۆڤ بۆ هاوسەرگیری دەکاتن و زۆر پەشیمانە لەو هاوسەرگیریە کە کردوویەتی، خۆشی پێیسەیرە دەڵێتن مرۆڤ بۆ هاوسەرگیری دەکا. لەلایەکی دیکەوە ئاماژە دەدات بەوەی پێویستە وانەی ڕەوش بە هەندێک هونەرمەند بدرێت کە لە هاوسەرەکانیان جیا دەبنەوە، کێشەکانیان دەبەنە دادگا و پێیان وایە دەبێت لە نێوان خۆیان چارەسەر بکرێتن، نابێت کێشەکان ببردرێتە دادگا. وا پێویست دەکا ئێمە کێشەکانی خۆمان لە نێوان خۆمان چارە بکەین، نەوەک سۆشیال میدیا و تیڤەکان و مەگەزینەکان ئاگادار بکەینەوە. پێویستە ئێمە وەکو هونەرمەندان لە نێوان یەکتریدا جیا ببینەوە. درامای تورکی خاکی تاڵ یاخود ڕۆژێک لە ڕۆژان لە چوکورڤا یەکێکە لە بەهێزترین چیرۆکی درامای مێژیەکان کە تێدا مراد ئۆناڵمش ڕۆلی سەرەکی تێدا دەبینێت. باز لە چیرۆکێکی خۆشەویستی دەکات لە ساڵانی هەفتاکان. خاتوونی کۆشک لە درامای خاکی تاڵ یەکێکە لەو خانمانەی کە تاوەکو ئێستا ڕوو بە ڕووی ژێرپەنجە بۆتەوە، بەڵام تێی پەڕاندووە. ڤاهیدا پێرچین
لەدایکبووی ساڵی 1965 لە شاری ئیزمیری تورکیا لەدایک بووە. یەکێکە لەو ئەکتەر و سینەماکارە بەناوبانگانەی کە سەر بەو خێزانانەیە کە لە یۆنانەوە بەرەو تورکیا هاتوون و نیشتەجێ بوون. بەشی شانۆی لە زانکۆی تەواو کردووە لە خوێندکارە یەکەمەکان بوو و لە چەندین دراما دیارەکانی تورکیا بەشداری کردووە تاوەکو ئێستا، وارووا لە هەموو کاتێکیشدا وەکو ئەکتەری سەرەکی بەشداری لە دراماکان کردووە. بۆیە ڤایدە بەهۆی ئەو ڕۆڵانەی کە لە دراماکانی بەرجەستەی کردووە چەندین خەڵاتی وەکو باشترین ئەکتەری پێبەخشراوە، وەک فیستیڤاڵی ئالتن گۆزە یان خەڵاتی ڕێکخراوی ڕۆژنامەی ئاڵتونی هێدیکە. بە پێی زانیاریەکانی ڤایدا پەرچین لە بەناوبانگترین ڕۆڵەکانی لە هەرێکە لە درامای دایک و هەرێمی سوڵتان و فلیمی ئیلیگ ئەشک و چەند کارێکی دیکە بووە. کۆتا کاریشی لە درامای خاکی تاڵ بووە و تاوەکو ئێستاش بەردەوامە و لە ساڵی 2011 ڤایدە تووشی شێرپەنجەی مەمک دەبێت و هەر بۆ هۆیشەوە ناچار دەبێت لە ڕۆڵەکەی لە درامای ئەدەم کۆیدن فەریها لەگەڵ هەزارکایە دوور بکەوێتەوە، بەڵام دوای وەرگرتنی چارەسەر و هەوڵدان توانی ڕووبەڕووی ئەو نەخۆشە ببێتەوە دووبارە بگەڕێتەوە ناو کارەکەی وە تەواو بکاتن ئەو درامەی کە لەگەڵ هەزارکایە دەستی پێکرد بوو. ئۆرگنەش وەکو کارەکتەری یەڵماس لە درامای خاکی تاڵ بەشدارە کە لەگەڵ زولێخا عاشقی یەکترینە. ئۆرگنەی لەدایک بووی 10 تشرینی دووەمی ساڵی 1970 ئەکتەری فلیم و تەلەڤیزیۆنە. گونەی بەناوبانگ بە یاریکردنی کەسایەتی سێتین لە زنجیرەیی ورفاهیام ئێزڵدان، ئەویش بە شێوەیەکی جەماوەری ناسرا بە ڕۆلی تووتەکین بە ئەرتول باشترین ئەکتەری وەرگرتووە. خەڵاتی سال لەلایەن وەزارەتی ئەنقەراوە وەریگرتووە. واروها لە کۆتاییدا ئەم درامایە تاوەکو ئێستا لە تورکیا لە کەناڵی ئاتێڤا پێشکەش دەکرێتن. تاوەکو ئێستا 100 ئەڵقە ڕاوەستاوە، لە ئێستادا سیزۆن فینالە و دیاریش نییە. بەردەوامی دەدەنەوە ئەڵقەیان کۆتایی پێدێنن، بەڵام بەڕای جەماوەر وا دیارە بەردەوامی دەدەنە ئەڵقەکە و بۆیە لە ئێستادا لە ئەڵقەی 100 ڕاوەستاوە هیچ مانایەکی نییە ئەڵقەکە. چەندین ڕوودا و کارەسات ڕوودەدا و پێمان خۆشنی ئێمە بۆ ئێوە باسکەین لەبەرەوەی تااقەتی ئەڵقەکەتان نامنێ کە سیر بکەن. بۆیە خۆشە ستێپ دوای ستێپ خۆتان دراماکە ببین و تام و چێژی زیاتر لێ وەربگرن. بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم بابەتانە یاخود لەسەر ئەم درامایە ڤیدیۆ دروست بکەین، لایک و کۆمنت و شێر بکە بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتتان بکەین. ئەگەر زانیمان بینەرێکی باشمان هەیە هی ئەم درامایانە ئەم جارە ڤیدیۆی زیاترتان بۆ دەکەین و زۆر سوپاس بۆ سێکینی ڤیدیۆکانمان. دووبارە لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن و وارەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن، زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی و هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.